خواهی گەورە دەفەرمێ اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. محاسبەی خەڵکی نزیک بۆتەوە بەڵام خەڵکی لە بێئاگاییدایە و پشت هەڵەکا لە دینی خی گەورە. بەو کەسانە دەڵین کە دوای مانگی ڕەمەزان خۆیان حازر کردبووە و دەستکەن بە عارە خواردنەوە، چونکە خەڵکێکی زۆر ئێستا لە مانگی ڕەمەزانە وازی هێناوە دوای مانگی ڕەمەزان لە جەژنەوە دەست پێ ئەکاتەوە، یا دەستەکات بە حەب خواردن پەنا بەخوای گەورە، دەستەکات بە نێرگە لە خواردن ئەم مانگە خۆی لێ پارێزێت تۆزی دوای مانگی ڕەمەزان دەست پێ ئەکاتەوە. ئاگاداری خۆتان بن بەڕێزم، واز لە شتێک هێناوە لەبەر خاتری خوا بەردەوام بە لەسەری. ئینسانی عاقڵ و تێگەشت و ئەو کەسە نییە عەقڵی لەدەست بدات. ئینسانی عاقڵ و تێگەشت و کارێکی وەها ناکە خەڵکی گاڵتەی پێ بکات، چونکە کە عارەقت خواردوە سەرخۆش بووی ئاگال لە خۆت نامێنێ، مناڵێک دەتوانێت پێتەوە ڕابێرێت. ئینسانە شەخسیەتی هەبێشتی وا ناکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە کە ئەو کەسەی عارەق دەخوات خوای گەورە وعدی داوە، پەیمانی داوە لە کێم و زوخا و جەراحەتی ئەهلی دۆزەخ تێری بکات. پێت خۆشە کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ پەنا بخوا کە لاشەیان دەسووتێ هەمووی ئەو خوێن و خوێنا و کێم و جەراحەتە دێتە خوارەوە خڕ دەبێ ئالەوە خوای پەروەردگار تێر دەکات. ئەبێ چۆن بیخۆی پەنا بەخوای گەورە پیسترین خواردن، زائیدەن عەزاب و ناخۆشی و ناڕەحەتی و ئاگر. بۆیە ئاگداری خۆت بە وعدت بەخواداوە ئەم مانگی ڕەمەزانە دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لە عیبادەتی خوا، واز لە مەشروب و لە تلیاک و لە خراپەکاری بهێنە، بە تایبەتی ئەوانەی کە عارەق دەخۆنەوە. ئەوە مەسەقافەت و ڕۆشنبیری نییە ئینسان عەقڵ لەدەست بدات. ئەڵێ کۆمەڵێک جەماعەتێک عارەقیان دەخواردەوە، کەسێک چۆن دەڵێ شێتێک بەلایەنە تێپەڕی کەم عەقڵێک، وتیان وەرە عارەق لەگەڵ ئێمەدا بخۆ، فەرموو عارەق بخۆ. شێتەکە وتی قسەی زۆر جوانی کرد، وتی ئێوە عارەقە خۆن وەک من شێت بن، مەبەستان ئەوەیە بەو مەبەستەوە ئەیخۆن کە وەک منتان لێ بێ. ئەی من بەچی مەبەستێکەوە بیخۆم؟ خۆم هەر شێتم. ئێوە ئەیخۆن عەقڵ لەدەست بدەن بەو مەبەستەوە ئەیخۆن، بەڵام من خۆم عەقڵم لەدەست داوە، بەچی مەبەستێکەوە بیخۆم؟ بۆچی بیخۆم؟ کاتە من پێویستم پێی نییە ئێوە ئەتانەی وەک منتان لێ بێ، بەڵام من وەک تێم لێ بێ، خۆم هەر تەواو نیم. چەندەها کەسێ عارەق دەخوا بە چەندەها کەس لێدەن، برادەرەکانی گاڵتەی پێکەن دوای کە هۆشی دێتەوە نازانێ بۆچی گیانی ژانەکە. ئەمە ئینسانی عاقڵ و ڕۆشنبیر ئەمەیە؟ حاشا ئەگەمە ڕۆشنبیری بێ، ئەمە سەقافەت بێ، ئەمە عەقڵ بێت. بۆیە ئاگدار بە خوا وعدی داوە ئەو کەسە تێر بکات لە کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم سێ کەسێ ناچنە بەهەشتەوە. یەکێک لەوانە مدمن و خەمر، ئەو کەسی ئالوودەی عارەق بووە دەیخواتەوە بەردەوام. پێت خۆشە نەڕۆیتە بەهەشتەوە؟ چونکە عارەق خواردنەوە هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمت، هۆکارێکە پەنا بەخوای گەورە بۆی کە ئینسان لە بەهەشت مەحروم بێت و دڵنیاش بە ئەو هەڕەشەی کە لە عارەق خۆر کراوە لە زیناکرد نەکراوە. لە قورئان و حەدیث بەتایبەتی لە حەدیثە ئەوەندە هەڕەشەی دەکراوە کە زینا چەنێ تاوانی پیسە، هێشتا عارەق خواردن تاوانی لەو گەورەترە، زۆر خەتەر و ترسناکە. بڕۆ حەدیثەکان بخوێنە بزانە چەنە بە ترسناکی باسی دەکات. بۆی ئاگاداری خۆت بە.